بازاری هەرێمی کوردستان بزانین چی ئەگوزارە کاریگەریەکانی ئەم ناجێگیریە چییە؟ چی تێ لەسەرەوە سانە؟ بەڵێ ئاکەم بەڕاستی ئەمە هاوڵاتیانی نیگەران کردو لەوەی کە ئایا دۆلار بکڕن بفرۆشن، دینار بکڕن بفرۆشن، یاخود زێر بکڕن بفرۆشن. ئەمە ناجێگیریەکی زۆری دروست کردو لە بازاردا. جا هەروەها وەکوتم بۆتە نیگەرانی هاوڵاتیان بەڕاستی ناتوان بڕیارێکی یەکلاکەرەوە بن کە ئایا مامەڵە بەکامیان بکەن و کامیان پاشەکەوت بکەن و بەکاری بێن. بەدڵنیایی ئێمە بەسپاسەوە بەڕێزدانا مەولود شارەزا لە بازاری دراو لە سۆدۆ لەگەڵمادایە کە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین کە پەیوەستە بە ژیانی هاوڵاتیان و بە شێوەیەکی گشتی سانە. بەڵێ کاک دانا بەیانیت باش. بەیانتان باش. سپاس کاتی خۆی لێمە بەخشی. سپاس. کاک دانا باس سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم ناجێگیرە بۆ چیە گەڕێتەوە؟ کاریگەری لەسەر چیە؟ ئایا ڕێکارەکانی بانکی ناوەندی عێراقا یاخود ئەو ڕووداوانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوئەیە لە وڵاتانی دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان ڕوئەیە بە دیاریکراوی بۆ چیە گەڕێتەوە؟ لەم جارەکە دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەهێز بووە. باشە توانین بڵین دوو هۆکاری سەرەکی هەیە. یەکێکیان ئەوەیە کە بانکی ناوەندی هەموو ئەو ڕێکارانەی کە پێشتر گرتبووە بەر دۆلاری کاشی ئەفرۆش لە ڕێگای ئەیتیەمەکانەوە لە وڵاتانی دەرەوە ئەوەی هەموو داخست هاو دۆلارەکەی بە کاش لە ناو خۆیان ئەفرۆشت لەبەر دوو هۆکار. یەکەمیان ئەوەیە کە نرخی دۆلاری پێدا بەزێنە بەرامبەر بە دینار تا ڕادێک لەمەیە سەرکەوتوو بوو و وەکو جەنابیشت فەرموویت وەک بارودۆخی ناوچەکە لە ڕووی سیاسیەوە تا ڕادێشی باش ئێستا بە ناوچەکە لە ڕووی سیاسیەوە زۆر ئارامە. بەڵێ کاک دانا ئەی زێر ئێمە ئاگامە لێ بە شوێکی بەرچاو لە ماوەی ڕۆژانی ڕابردووە سانە بەرز بۆتەوە ئەمە پێویستە بە خانمانی شوێنە سانە زیاتر هەنە جار بە ڕێژێکی کەم دابەزێت بەڵام بەراورد بە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە کاک دانا کە ئەمەش کاریگەری لەسەر بازار هەیە بە شێوەیەکی گشتی هۆکارەکەی ماوەی 5 ساڵە هەر کاتێ لێدوانە دەم لەسەر دراو قوسێکی تێکەم بۆ زێر هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاگادار کردوەوە کە بەردەوام لە کڕینی زێرابن. زێر دایکی سامانەکانە دایکی کانزاکانە مادەیەک نییە بۆ فرۆشتن شتێکە بۆ کڕین. ئەو کاتێک کە زۆر بە بەردەوامی لەسەر نرخی زێڕەوەستام ئۆنسێک زێر لە 1860 دۆلارا بوو. بەراورد بەم بەیانی کە ئێمە قسەی تیاکەین کە بە 3200 دۆلار تقریبا خەریکە نرخەکەی دوو قاتە بێتەوە. زێر پەیوەندی بەو کێشە نێودەوڵەتیانەوە هەیە کە هەموو جیهان گەشتە ئەو قەناعەتەی کە ئەو دراوەی لە بەردەستی ئێمە و تەواوی خەڵکی جیهانە هەیە دراوێکی بێ متمانەیە. واتە نەبەستراوەتەوە بە هیچ کانزایەکەوە کە لە ئەسڵا دراو ئەبێ ببەستێتەوە بە زێرەوە. لە ئێمە ڕێکوتێکمانی لە ساڵی 1970 کە بریتنوەتسا ئەمریکایەکان ڕایان گەیاند لە 1970 کە ئێمە دۆلاری ئەمریکیمان بە هیچ کانزایەکەەوە نەبەستێتەوە و زێر کەواتە ئێستا ئەو نرخی زێرە ئەومان پێڵێ کە پێویستە جیهان بگەڕێتەوە سەر ئیشک سەرەتایەکەی خۆی کە کڕینی زێرە و لە جاتی ئەوەی کە خەڵک دراوی هەبێ پێویستە زێڕی هەبێ. باشە کاکدانا ئامۆژگارێت چێ بۆ وڵاتیان واتە تۆ مەبەستت ئەوەیە کە لە هیچ کاتێکا لەگەڵەوەی کە ئێستا نرخی زێر بەرز بۆتەوە لەگەڵەوەشدا هاوڵاتیان پەنابەوە نەبن کە زێڕەکانیان بفرۆشن لە کاتێکی دیکە تابیکڕن. هەرگیز بۆ ساتێکیش لەگەڵ فرۆشتنی نرخی زێڕانیم بەردەوام لەگەڵ کڕینیام لەگەڵ فرۆشتیانیم پانا پێرار ئەم قسەیەم کرد وتم با بگەین 1-2 ساڵی تر ئەزانین زێر نرخەکەی چی لێت. ئەگەر ئەم 1-2 ساڵە تعقیبی نرخەکەی کە ئەتوانین بڵین بەقەر 50 ساڵی پێش خۆی نرخەکەی بەرز بۆتەوە. باشە چاوەڕێکرێم نرخە بەرزتر بێتەوە. ئەم ساڵ گۆڵدمان سایکسەکە ڕایگەیاند کە تا 3700 ڕوە ینی نرخی ئۆنسێک زێر تا 3700 دۆلار احتیمالی بەرزبوونەوەی هەیە. واگەر بکەینە بارودۆخێکی وەکو ئێستاوە لە جیهانەکە ئێستا بارودۆخی جیهان بەگشتی زۆر باش نییە. ئێمە باسی ناوچەکەی خۆمانمان کەوتمان باشە لەبەر ڕێکوتنی بینی ئێران و ئەمریکا هەیە و عێراقیش لەم نێوەندەدا سوودمەند دەبێت گە ڕێکەوتنەکە سەر بگرێت. بۆیە بارودۆخی ئێمە تا ڕادێک ئارامە بەڵام بارودۆخی جیهان لە ڕووی ئابووریەوە باش نییە و 2-3 ساڵیشە ئەو دڵنیا دەکەمەوە کە باوەڕم وایە ئابووری جیهان لە داڕمانایە. باشە کاکدانا ئێمە لە سەرەتا باسیەوەمان کرد کە دۆلار لە ماوەی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆ دواتر ستێپ بای ستێپ قۆناغ بە قۆناغ دابەزی ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازار هەیە بەتایبەت بازرگانان لە کاتی هێنانی کاڵاوشتومەکە یاخود بۆ گیرفانی هاوڵاتیان کە ئەم ناسەقامگیریە لە ئێستاە هەیە. خۆی ناسەق تۆ پێ وایە لەبەری بەرزبوونزمەکان ناسەقامژیرە بەڵام لەبەری ئێمە ئیشی بۆرساکەین بۆمان ئاساییە نرخەکان گۆڕانکاری بەسەرا بێت. تەمان دۆلار جێگیرە ئەوەی کە نرخەکەی کەموزیاکە ئەوە دینارە ئێستا ئەتوانین بڵین دینار بەهێزە بەرامبەر بە دۆلار. من مەبەستم لە هێنانی کاڵاوشتومەکە بڵێ قەناعەتیان کە لە هێنانی نرخی کاڵا ناگۆڕێ ئەگەر دۆلار بێ بۆ 100,000 دیناریش
بە قەنەعەتی من نرخی کاڵا هەرزان نابێت. بەڵێ باشە ئەی کاتدانا با بڵین دینار بەرامبەر بە دراوەکانی تر چۆنە؟ باشە طبعاً ئەگەر دینار بەرامبەر بە دۆلار بەهێز بوو لەبەرەوەی تەواوی بۆرسەکانی تر بەرامبەر بە دۆلار مامەڵیان لەگەڵاکێ لە بۆرسی جیهانی هەم لە ناوخۆیە یەکسەر بەرامبەر بە هەموو دراوەکانی کەش دینار بەهێزە بێت. کاتە لە ئێستا بۆ نمونە هەر لەسەر قسەکەی سانە دینار بەرامبەر بە پاوان بۆ نمونە بەرامبەر بە یۆرۆ بە لیرە چۆنە؟ لە ڕۆژانی پێشوا تقریبان 100 پاوان نزیکی 190 دینار زیاترە کرد ئێستا تقریبان 186 دینارەکە کەواتە 4-5 دینار لە نرخەکەی بۆتەوە واتە نرخی دینار بەرامبەر بە پاوانیش بەرزبوونەوەی دینار بەرامبەر دۆلار کاریگەری هەیە لەسەرەوەی کە دینار بەرامبەر یۆرۆ و پاوانیش بەرز بێتەوە دو جار بەرامبەر بە یورۆ بەهێزە چکە یورۆ هەم دینارە عراقی ئەم جارە بەهێزە یورۆ هەم لە بۆرسەی جیهانی 4-5 دلاری لێبووە. باشە کاکدانە لە ماوەکانی ڕابردوودا پێشتر خەڵک زۆر سەری کرد بۆ سەر کڕینی لیرە ئایا ئێستا خەڵکیش هەر لە هەمان بارودۆختەیە پەنا بۆ دەبات کە لیرە بکڕێ؟ مەبەستی پرسیارەکەت لە کڕینی لیرەی سووریا. بەڵێ ئەو بەرەبەیانەی کە لە بازاری بۆرسەکانی سلێمانی و هەولێرە لیرەی سووری بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە ئەوم ڕاگەیاند کە لە کڕینی دراوە پێویستە ڕەچاوی بۆرسە بکرێت. وەختێک لە بۆ نمونە ملیۆنێک لیرەی سووری بەراورد بە وڵاتی ناوخۆی ئەکاتە بەرامبەر بوو بە 100,000 ناری عراقی معقول نەبوو خەڵک 700,000 ناری 700 ناری پێیا لێرە 700,000 واتە جیاوازی هەبوو لە بینی بازاری ڕەش و نرخی بۆرسیا بە جیاوازیەکی زۆر هەبوو. کاتێک خەڵک ئازادە لە کڕین و فرۆشتنی هەر کاڵایە کە بێ هەر دراوێت کە بێ بیکڕێ بیفرۆشێ بەڵام پێویستە ڕەچاوی نرخی بۆرسە بکە. باشە کاکدانە ڕێکارەکانی بانکی ناوەندی عێراق ئێمە باسمان کرد کە ساڵ زیاترە خەریکی ئەوەیە کە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرز بێتەوە. ئەی بۆ ڕۆژانی داهاتوو ئەم ڕێکارانە یاخود بۆ مانگەکانی داهاتوو چۆنە بێ ئایا پێشببینی ئەوە کرێت کە دینار زیاتر بەرز بێتەوە بەرامبەر بە دۆلار یاخود جۆرێک لە سەقامگیری بەخۆی بینێ لە ماوەیە؟ بانکی ناوەندی ئەو بڕیاری کە دایەتی دۆلار بە 132,000 بات ئەمە دۆلاری بازرگانی بازار ڕوبەڕووی ئەم نرخە نابێتەوە کاریگەری نابێمە کاریگەری نابێت بەڵام کاش تۆزێک بە زەحمەتترە گاتە بازار چونکە لەبەروی ئەو 132,000 کۆمەڵێک ڕسومات و گومرگ و باجوشتی لەسرە تا 142-43 لەم ئاستەیە تقریبان توانم بڵێم 2000 کە یاریەکە ئەم ساڵ لەبەر خاتی ئەوەی کە ساڵی هەڵبژاردنە لە عێراقا نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەهێز نابێتەوەتە ئەتوانین بڵین ئیمساڵ تا ڕادەیەکی باش دینار بەهێزە بێ. باشە کاکدانا سیاسەتە نوێەکانی بانکی نێودەوڵەتی چۆن هەڵدەسەنگێنی کاریگەری هەبووە لەسەر دۆلار؟ بانکی نێودەوڵەتی یان بەسێ بانکی مرکزیە بانکی نێودەوڵەتی سەیریکە بانکی نێودەوڵەتی بانکی ئەمریکیە. ئەمریکا ئەو باپی هەژمونی خۆی نرخی دۆلار لە عالەما دیاریەکە و ئەمریکا چەند هەژمونی هەبێت دۆلاری ژەونە هەژمونی هەیە. ئەمریکا وڵاتێکی سەربازیە یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی دەوڵەتانە بێتەوە لەگەڵ ئەمریکایە ئەوەیە کە ئەم زاراوە بەکارێن بە ئەمریکاکانەڵن ئێوە ئەم دراوەتان تەزویرە هیچ وڵاتێک ئێستا جورئەتی ئەوە ناکا بە ئەمریکایەکان بڵێ ئێمە دراوەکەتان تەزویرە لە هەموو کێشمەکانی نێوان چین و ئەمریکا چینە و قسەیە ناکات. لەبەر ئەوە ئەمریکایەکان یەکێک لەو هەژمونی کە بەسەر جیهانە هەیەە هەژمونی دراوەکەیانە لەگەڵ هەژمونی سەربازیە دراوەکەشان پەرپێن. ئەمریکایەکان 7 ساڵ شەڕی ڤێتنامیان کرد لەبەر خاتی ئەو قسەی کە ڤێتنامەکان وتیان ناڵین دۆلار بێتە وڵاتەکەمانەوە تەزویرە. سەبارەت بە تمەن تمەن وەک دەبینین کە لە ئێستا گەمەیەکی سیرەکە وەکسانە باسی کرد ئەمە دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە شوێکی ناڕاست خۆ بەردەوامە و بەنیازن بۆ خولی داهاتوش تەنانە بیستمانە کە تمەنیش گاوبانگاو بەرز بۆتەوە سانە بەرامبەر دۆلار. هەر وڵاتێک لە کێشمەکێشمی سیاسیا بوو یەکەم شتی کە یاریەکە دراوەکەیەتی تمەن تا دە ساڵی تر قۆناغی جێژیری بە خۆی نابینە دراوەکەی وەختی خۆی تمەنێکێک بوو لەو دراوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهێزترین درای ناوچەکە بوو ئێستا بەراورد بەو ڕۆژانی پێشوو بێهێزترین دراوە لە ناوچەکە. بۆچی؟ چکە سیراعەکەی ئێران ڕاستەخۆ لەگەڵ دەوڵەتێکا کە ئەمریکایە کە بەهێزترین دەوڵەتی دنیاە. پێ دوایە کاریگەریەکانی چی دەبێت لەسەر تمەن؟ بۆچی وا دەکا کە ناجێگیرتر بمێنێتەوە؟ سەیریکە یەکەمین شت کە وڵاتێک تێگەشکە لە ڕووی ئابووری و دراوەکەی تێگەشکێ یەکەمین شت لە سای 2015 ئەو بەرەبەیانی کە ڕێکەوتنی پێنجکۆیەک بوو ئاگاداری هاوڵاتیانم کە لە هەرێمی کوردستان کە خۆیان لە کڕینی نرخی لە کڕین تمەنیان چکە نرخەکەی گۆڕێ خراپی بەسەریە. بۆچی کە تۆ دراوەکە و تێکشکا سیستمی ئابووری وڵاتەکە و هەر هەمووی تێگەشکێ بە دواییەکە. باشە خۆ کاکدانا پێشتر ئەم گۆڕانکارە سیاسیە نەبوو لە ئێراندا بەڵام
دراوەکە ئێران هەر هەمیشە ناجێگیر بووە بەڵام ئێستا ڕەنگە بگەنە بڕیارێکی یەکلاکەرە و چەند خاڵێکی پۆزتیڤ ئەمە کاریگەری نەبەرەستەوەی کە بکرێ ئەم دراوە ئێرانی جێگر بکریا خۆ نرخەکەی بەرز بکرێتەوە وەک دڵی ڕۆژانێ بۆ ڕەنگە نرخی ئەم دراوە زۆر بەرز بووێ بەڵام ئێستا لەو بارودۆخەدا کاریگەری نەبێ لە حاڵەتێکە ئەم دانوستانانی نێوان ئێران و ئەمریکا جێگر بکرێت یاخود با بڵین ئەنجامێکی پۆزتیڤی بێوانە کە نرخی دراوەکەی جێگر بێ طبعاً بۆ زانیاری کۆبوونەکان بەردەوام نابێت ئیتر لە دووسێ کۆبوونیترا بۆمان یەکلایە بێتەوە ئەمریکا لە وێرانەکان ئەگەونە ئەکەنە ڕێگەوتنیان ناکەن چونکە لەبەر خاتی ئەمریکاکان 6 ڕۆژیاندانا و ئێرانەکان ئەڵەن کەمە بەڵێ بە دڵنیاییەوە نرخی تمەن لە 40 ساڵە جێگیر نەبوو تا ئێستا جێگیر بێ ئەگەر بگەنە ڕێکەوتێکی باش بکرێ نەک ئێران عێراقیش و ناوچەکەش بە تەواوی نرخی دراوەکەی هەم باشە بێت و هەم تەسبیتە بێت و هەم بەهێستیشە بێت. بەڵێ کاکدانا خۆت ئاگات لە بازارە لە نزیکەوە ئێستا باسمان کرد دانوستانەکانی نێوان ئەمریکا و ئێران بە شێوشی ناڕاستەخۆ لە عمان بەردەوامە لە ماوەی پێشوا بینیمان هاوڵاتیان بە شێوشی بەرچاو لیرەی سووریانەکڕی لەگەڵ بەردەوامبوونی ئەم دانوستانانە یاخود با بڵێن ڕۆژە لە ڕۆژان کۆتایی پێ بەڵام ئەگەر بە دیوە باشەکەی کۆتایی پێهات کە پێشبینیەکرێت بە وتەی ئابووری ناسان تمەند بەرز بێتەوە ئەمە وای نەکردووە کە هاوڵاتیان لە ئێستاوە بە لێشاو تمەن بکڕن هاو شێوەی لیرەی سووری بەڵێ لە سەرەتای دانوستانەکانەوە بینین خەڵک زۆر تمەنی کڕی تمەنی گۆڕانکاری بەسەرها بەڵام هەمووشیان نایەوە بە زەرەر تاوچکە دراوەکە بێ ئەرزش بوو کەواتە ترسێکیان بڵێن حەزارێکەیە کاکدانە لەەن هاوڵاتیان بە دڵنیاییەوە زیاتر لە حەزاریژێ ینی ترسەیەکە دینارە ئەم جارە ڕێکەوتن نەبێ دوێنە پێرە بەزوتیان ئەنجامی نابێت ڕێکەوتنەکە تمن 2,000 کەشکا بۆ سەبارەت بە لیرەی سووریش بە جوابی پرسیارەکەت بەمەوە پێم وایە یەک دوو ڕۆژە دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا گاتە کەندا و قەتەر یەکێک لە داخوازەکانی بۆ سەرۆکی ئەمریکا ئەوەیە کە چای بە ئەحمەد شەرە بکەوێ لەم حاڵتەشە ئەگە چای بە ئەحمەد شەرە بکەوێ درای سووری کە ئێمە بابەتەکەمان لەسەر اقتصادا یەکێکە بێت لە بەهرە بە دراوە بەهێزەکانی ناوچەکە کە ئێستا بەو شێوەیە نییە. بەڵێ جا کاکدانە ئێمە بابەتە سەرچەکەمان زیاتر ناجێگیری نرخی درا و زێرە لە هەرێمی کوردستان بەڵام بۆ چوینە سانە سەر لیرە و سەرتمەن کاکدانا ڕەنگە شارەزاتر بێ هەمووی کاریگەری هەیە لەسەر بازار هەرێمی کوردستان. بەڵێ بێگومان جا کاکدانا من دەبێت پرسیاری ئەوە بکەم ئێستا کاتێکی گونجاوە بۆ ئەوەی کە دینارمان هەبێت یاخود دۆلار یاخود دینار بکەین بە دۆلار چۆن ئامۆژگاری هاوڵاتیانەکەی لەم بارەیە هەر درایەکەت هەیە لە ئێستا پێویستە نیوەی دیناری عێراقی بە نیوەی دۆلار بێ بۆ لەبەرەوەی کە مامەڵەکان زۆربەی لە ئێستا لە شەریکاتەکان دینارە وەختی دەتوانێت ئۆتۆمبیلێک بگری بە دینار بکڕی وەکو جاران نییە نێکی بە دۆلار و جاریکە دۆلارەکە زەر و زیان بکات و بچی لە بازار بیفرۆشی توش دیناربەری بۆ شەریکەکە و دۆلاریش پێویستە هەندێک جار هەبێت چونکە ئێمە لە قۆناغێکی قەلەقاینم ئەم ساڵ ئەم دابەزینە زیاتر پەیوەندی باڵبژاردنەکانەوەە ئەو یەک دووش پەیوەندی بۆ هەیە کە بانکی مرکزی عێراقی ئەو یاسایی گۆڕی کە دراوی کاش دۆلاری کاش بە 132,000 بفرۆشە ئێستا لە بازای ڕەشای فرۆشە هەر ڕۆژێ و بڕیارە رابگرێ نرخی دۆلار و دینار گۆڕانکاریان بەسەرایەت. باشە کاکدانە ئاشکرای هەموو وڵاتێک یەدەجی درا و زێڕی هەیە عێراقیش بە هەماشەوە ئەو یەدەگەی کە هەیەی تا چەند کاریگەری ئەبێ بۆ ئەوەی بۆ مانگەکانی داهات و بۆ ڕۆژانی داهات و شەڕی بەرزبوونەوەی دیناری زیاتر بەرامبەر بە دۆلار بکە ئەم یەدەگە چ زێر بێت چ دراو بێت تا چەند کاریگەری بێت لەسەر ئەوەی کە تۆ دراوی خۆت بە بەرزی بێڵیتەوە بەرامبەر بە دۆلار یاخود پاوان یۆرۆ هەشتیشکە بێ ئەگەر ڕازگۆ بم لەگەڵە پێم وایە ڕاگەیانەکانی بانکی مرکزی بۆ شێوەیە قساکەن کە عێراق خاوەنی 124 تەن لە زێڕە بەستم ئەوە بکات بێ لە دراوی دانراوە بەس من بە پێی پیشەکەم و شارەزایی هەما پێم وایە عێراق خاوەنی 1 کیلۆ زێڕ نییە چۆن خاوەنی 1 کیلۆ زێڕی دانراو نییە تۆزە چیرۆکێکی دوور و درێژە چۆن باسیکەین ئەمریکایەکان ساڵی 2002 دەستیان کردۆ جاریکە بەسەر بانکی مرکزی عێراقیە و عێراقی زێڕەشی نەما من بۆ خۆم بڕوام وایە عێراق هیچ سامانشی دانراوی نییە هیچ جێدەکێکی بەردەستی نیە ئەم جارش کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەقوت بووە بەڵێ ڕاگەیانەکان بۆ شێوەیە قساکەن بەڵێ ڕاهێشکارەکانش بۆ شێوەیە قساکەن کەواتە ئەو پلانی کە حکوومەتی عێراقی بووە بڵێن هەی بووە لەگەڵ بانکی مرکزی پێ دوایە سەرکەوتووە پێم وانیە بەڵێ لە بەشە بازرگانیەکەیە
ئەوی کە دۆلاری بۆ بازرگانەکان تەحویل کرد بە 132,000 پێم وایە سەرکەوتووە بەس ئەو بەشەی کە پەیوەندی بە دۆلاری گەشتیاران و دراوی فرۆشتنی دۆلاری کاشەوە هەیە پێم وایە سەرکەوتوو نەبووە بۆ چەند قانونیشی دەرکرد 3 ساڵە نەیتوانیوە کە ڕێژەی 30,000 دلار بە گەشتیاران بە نەقدی بە 132,000 کاریگەری هەیە بۆ لەسەر ئەو ناجیگری کە ئێستا هەیە پەیوەندی بە دابەزی نرخی نەوتەوە هەبوو کە بۆ عێراق نرخی بەرمینە و تەخمیل کرابوو بە 70 دلار بەڵام ئێستا لە خوار 70 دلارەوەیە ئەوە زەرری لێە و ئەم دووسێ ڕۆژەی پێشوش ئەگەر ڕاست بێت لەسەر زاری پەرلەمانتارەکانەوە ڕایانگەیان کە بانک کە وەزارەتی دارایی عێراقی خاوەنی هیچ بڕەپارێکی بەردەست نییە کاژ نییە ئەوە ژەوەمان پێڵە کە عێراق هیچ داهاتێکی لە بەردەستان نییە تۆ بابەتێکی گرنگە دووروژان دابەزینی نرخی نەوت ئەمە تا چەند لەم گەمەیە دەوری هەیە بەرزبوونەوەی دینار بەرامبەر دۆلار بێ یاخود شتەکە پێچوانە بێتەوە دۆلار بەرامبەر دینار بەرز بێتەوە نەوت گەمەیەکی جیهانیە گەمەیەک نییە ئێمە لە ناوخۆیان قسەی لەسەرکەین یا دەستکاری بکەین یا باسی بکەین ئەو گەمەیە دینار بەرامبەر دۆلار یاخود دۆلار بەرامبەر دینار بۆیە بە پێچوانەوە بۆە معادلەکە بەڵام لەبەر ئەوەی کە ئەوان پارەی کاشیانی هاتن دۆلارێکی زۆریان فرۆش اینا لە دابەزی نرخی نەوتە عێراق زەرمەند یەکەمە نەوت لە هەر شوێنێکی دنیای هەبێ هیچ استعمارە نەگی عێراق و هەرێمی کوردستان لەبەرەوە مامەڵەکردن لەگەڵ نەوتا پێویستە سەرکەوتوانتر ژیرانەتر بێ وەکو ئێستا ئێمە نەبێکە بووین بە ژێر قەرزەوە بەڵێ جا کاکدانە ئێمە باسی یەدەجی زێڕمان کرد ئەی لە یەدەجی دراوە عێراق پێم وایە هیچیانی نییە چۆن خاوەنی قسەی خۆم پێم وایە عێراق هیچ یەدەجێکی دانراوی نییە بەس کاکدانە هەر وڵاتێک سیستمەکەی سیستمە ئابوووریەکەی داراییەکەی لەسەر یەدەگە چ زێڕوەیان دراو بێ بەڵێ خۆی پێم وا بوو عێراق لە ساڵانی ڕابردووە کۆمەڵە زێڕی کڕی بەڵام پێشم وایە هەلومەرجێکی سیاسی لە عێراقا ڕوویە کە ئێستا خاوەنی هیچ بڕە زێڕێکی دانراو نییە هەرچەند ئەوانە بڕوان وایە 124 تەن زێڕیان هەیە دانراو من بەس بۆ خۆم بڕوان بە یەدەکی بۆچوونی خۆتەمە بەڵێ بۆچوونی سوورم لە قسەکەم کە عێراق هیچ قاوەنی هیچ بڕە زێڕێکی دانراو نییە باشەوەکو دوا پرسیار کاکدانا حکومەت چۆن بتوانێت کۆنتڕۆڵیان بارودۆخە بکات کۆنتڕۆڵی بازاری ڕەش بە حکومەت ناکرێت باشە کاتامژگاری حکوومەتی عێراقی خۆی لە قەیرانە پێویستە هاوڵاتی زۆر ڕەنەکەونە ژێر کاریگەرەکانی ڕاگەاندنی بانکی مرکزی عێراقی و ڕاوێژکارەکانی سەر بۆ زیرانی عێراقەوە ئەو قۆناغی کە تیایین قۆناغێکی باشە لەبەر خاتی ساڵی هەڵبژاردنە پێویستە هاوڵاتی خۆی ماڵەکەی خۆی بپارێزێ قسەی کۆتاییمەوەی پێ هەر درایشی لەبەرستا پێویستی پێنیە زێڕی پێ بکرێت لە هەر نرخێکایە و ئەوەشی پێویستی پێێتی بۆ مامەڵی ڕۆژانە پێویستە نیوەی پارەکەی دراوی ئەمریکی بێ نیوەشی دراوی عێراقی بێ بەڵێ کاک دانا مەولود شارەزار لە بازاری درا و سپاس لە ستۆ لەگەڵ مام بوویت سەرکەوتووە بەڵێ بینەرانی